تاوانە ئابڕووبەرەکان چین و چی کاریگەریەک لەسەر تاوانبارەکە دروست دەکەن؟ لە یاسای عێراقیدا تاوانەکانی دزیکردن، خیانەتکردن لە ئەمانەت، پەرتیلدان و تەزویرکردن، فێڵکردن و تاڵانکردنی ماڵی دەوڵەت، دەستدرێژی سێکسی و بازرگانی مادەی هۆشبەر و تاوانی تیرۆر لە تاوانە ئابڕووبەرەکانن. تاوانباری ئەم تاوانانە سەرەڕای سزای یاساییەکەی بۆ هەمیشە بێبەش دەبێت لەوەی کە وەکو فەرمانبەری حکوومەت دابمەزرێت. هەروەها هەرگیز ناتوانێت ببێت بە ئەندام لە یەکێک لە سەندیکاکانی پارێزەران و پزیشکان و ئەندازیاران. خۆگەرهات و تاوانبارەکە پێش ئەنجامدانی تاوانەکەی وەکو فەرمانبەری حکوومەت دامەزرا بوو و یەکێک لە تاوانەکانی تەزویرکردن، بەرتیلدان، تاڵانکردنی ماڵی دەوڵەتی ئەنجامدا، ئەوە بە شێوەیەکی هەمیشەیی لە وەزیفەکەی دوور دەخرێتەوە و هەرگیز ناتوانێت وەکو فەرمانبەری گشتی کار بکاتەوە. خۆگەرهات و یەکێکی تر لە تاوانە ئابڕووبەرەکانی ئەنجامدا جیاواز لەم سێ تاوانە ئەوە گریمانی ئەوە دەکرێت کە ئایا مانەوەی لە وەزیفەکەیدا زەرەر لە بەرژەوەندی گشتی دەگەیەنێت یاخود نا. خۆ ئەگەر زەرەری لە بەرژەوەندی گشتی دەگەیاند، ئەوە ئەم فەرمانبەرەش بە شێوەیەکی هەمیشەیی لە وەزیفەکەی دوور دەخرێتەوە و هەرگیز جارێکی تر ناتوانێت وەکو فەرمانبەر کار بکاتەوە.